بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لێبێ خۆشەویستان. خۆشحاڵم لە ئەڵقەیەکی دیکە لە بەرنامەی لە پایتەختەوە دێمەوە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست. بابەتی هەرە گەرم لە پایتەختی هەرێمی کوردستان لە پەرلەمانی کوردستانە کە خەڵکی بەگشتی و هاوڵاتیانیش وە بە تایبەتتر موچەخۆران بابەتی هەفتە یان بابەتی ساڵ دەتوانین بڵێن کە لە پەرلەمانی کوردستان دەگوزارێ ئەویش پرۆژە یاسای چاکسازی لە خاننشینی موچە و دەرماڵە و بەخشین و ئیمتیازەکانی تر کە لە 11/12/2019 لە ئەنجومەنی وەزیران پەسەند کراوە ڕۆژی دواتر واتە 12/12/2019 ئاڕاستەی پەرلەمانی کوردستان کرا. لە دوو ڕۆژی ڕابردوو زیاتر لە 25 کاتژمێر لەلایەن پەرلەمانتارانەوە دوو خوێندنەوەی لەسەریشی بۆکرا کە بابەتەکە گفتوگۆی زۆر زیاتر هەڵدەگرێت. ئێستا ئەوەی کە خەڵکی هەرێمی کوردستان چاوەڕوانێتی بە تایبەتی موچەخۆران ئەوەیە کە ئایا موچەی فەرمانبەرانی ئاسایی و موچەی خاننیشانی ئاسایی چی بەسەدێت، هاوکات موچەی پڵە باڵاکان و موچەی ئەوانەی کە زۆر زار باز دەکرێت کە بە نایاسایی خاننشین کراون و ئەوانەی بە نایاسایی موچەیان پێدراوە چی بەسەردێت. و بڕیاریشە ڕۆژی پێنجشەممە خوێندنەوەی سێم و دەنگدان لەسەر کۆی پرۆژە یاسایەکە بکرێت. بابەتی من لە پایتەختەوە ئەم بابەتە دەبێت لەگەڵ هەردوو بەڕێزان ئەندامانی پەرلەمانی کوردستان زۆر بەڕێز مستیم عەبدوڵڵای قەسرێ لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی، زۆر بەڕێز کاک سیپان ئامێدی لە فراکسیۆنی نەوەی نوێ بەخێراتتان دەکەم، سوپاسان دەکەم. هیوادارم گفتوگویەکی سوود بەخش بکەین. کاک مستیم با لە ئەسڵدا لە کۆی پرۆژە یاسایەکە دەست پێ بکەم. بە فعلی پرۆژە یاسایەکە بە گشتی پرۆژە یاسای چاکسازیە یاخود چی؟ بەناوی خوای پەروەردگار سپاس بۆ بەڕێزت مامۆستا محەممەد بۆ بەرنامەکەت و بۆ سپاس بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان بۆ برای بەڕێز تاکسیپان. سەرەتا من ئەمێ باسێکی ئەو بکەین کە ئایا چاکسازی ئەم پرۆژەیە خۆی لە ئەساسە مامۆستا محەممەد ئێمە تموحمان بۆ چاکسازی زۆر لەوە گەورەترە، چونکە خۆتان نەزانن ئێمە لە هەرێمێکی نزیکەی 27 ساڵە لە زۆر لەوە زیاتر چاکسازی هەڵەگرێ قسەی لەسەر بکەین. ئەسڵەن قسەکردن لەسەر چاکسازی ئاسان نییە، چونکە بەڕاستی چاکسازی واتە خۆ گورجکردنەوە، خۆ پاکردنەوە، خۆ سازکردنەوە بۆ نهێشتنی گەندەڵی. بۆی بەڕاستی پێویستمان بە پێناسەی گەندەڵیە بێ. ئایا گەندەڵین ئێمە ینی پرۆسەی گەندەڵی چۆنە لە هەرێمی کوردستانە؟ بۆ ئێمە دیدی ئێمە بۆ چاکسازی زۆر لەوە گەورەترە. بۆیە ئەبوو چاکسازی بە تێڕوانینی ئێمە لەسەر داهات بۆیە، چونکە خۆتان نەزانن داهات قەبارەکەی گەورەترە، ڕێژەکەی گەورەترە لە خەرجی. ئەوەی ئێستا هەیە قسەکردن لەسەر بەشێکی چاکسازی ئەویش خەرجیەکانە. خۆتان نەزانن کە وا پێویست بە چاکسازی لە مەرحەلەی یەکەمە لەسەر داهات بووە لەسەر پرۆسەی نەوت کە بەشێکی زۆری داهاتی هەرێمی کوردستان لە ڕێی نەوتەوەیە کە مە خۆتان نازانین نە ئێمە پەرلەمانتاران و نە بەشێکی وەزیرە بەڕێزەکان داهاتی نەوت چەنەوە، چەندێک بەرهەمەکەیەتی و گرێ بەستە نەوتەکان چۆنەوە، چۆن ئەفرۆشتێتەوە، بەسارەکەی چۆنە، خاڵە سنووریەکان ئەوە کە بەڕاستی کێشەی زۆری هەیە لە هاوردەکردنی ئەو کەلوپەل و ئەمرازانەیە کە ڕۆژانە دێ بەرهەمی چەناوە ڕسومات و داهاتی ئەو فەرمانگانەی کە داهاتی ڕۆژانەی خۆیان بە پوختی ئامانجەکەی ئەو پرۆژەیە ئەوەی ئێستا هەیە سەرەتایەکە دەستپێکێکە بیدایەتێکە ئەتوانین بڵێن دەواازەی کردنەوەی بابەتێکی زۆر گرنگە بۆ چاکسازی لە هەرێمی کوردستانە. بە نەزەری ئێمە ئەوەش دەستپێکێکی باشە، بە شتێکی باشی ئەزانین کە دەستبردنە بۆ کۆمەڵێک مەلەف، بۆ کۆمەڵێک بابەت و بوارکە هەلی ئەوە دەڕەخسێنێ زەمینە سازیەک دەکا بۆی کە ئێمە لە داهاتوودا گورجتر پێ هەڵبگرین، هەنگاو هەڵبگرین قسە لەسەر چاکسازی بکەن. ئەوەیان کە ئێستا پەیوەندی بە خاوێنکردنەوەی لیستی شەهیدانەوە هەیە، ئەوەی کە ئێستا هەیە پەیوەندی بە ڕێککردنەوە و ڕێخستنەوەی و پاکردنەوەی مەرتەبە و ناونیشان و پلەی وەزیفی فەرمانبەرانەوە هەیە، بە ڕێخستنەوەی خانەنشینی بواری خانەنشینیەوەی هەم خانەنشینی فەرمانبەرانی مەدەنی، هەم خانەنشینانی سەربازی و پلەی تایبەت و پلەی باڵاکان. بۆی ئومێدی باش ئەکەم لەوەیە کە لە داهاتوودا ئینشاڵڵا زیاتر ڕۆبچینە نێو چاکسازی لە کۆی بوارەکانە، بەڵام بێگومان لە تموحی ئێمە زیاترە
ئەوەی کە هەوڵی زیاتری بۆ بدەین و بەرهەمی زیاتری هەبێ لە داهاتوە. کاکسیپان دووبارە بەخێربێی زۆر کەواتە وەک ئەوەی کاک موسلیم باسی کرد کە لە ئێمە سەرچاوی داهات دیان نەبی یاخود ئەو بڕێ دیان نەبی کە لە لای حکوومەتە چۆن قسە لەسەر چاکسازی بکەین بە تایبەتیش ئەوەی کە باس کرا داهات دیانە داهاتی نەوت دیانەیە کەواتە لە ئەسڵدا لە بنەڕەتدا بە ڕژبی نەبین بەڵام نەدەکرات لەوە دەست پێ بکەین بناوێ خودێ ئەوا کۆ وی پرۆژه هاتی کو بناف چاکسازی نابین پرۆژه چاکسازیە بەلکوت بین ڕێکخستنەکە دناف هەندوان مەلەفێن گەندەلین هەندە ساڵە بە هەدەردانە سامانەوی وڵاتی بە هەدەردانە ئەوی داهاتەوی ملەتی بە هەدەردانە ئەوی پارێ بدابشکردە پلەن سەربازی بدابشکردە پلەن دیێن ئیداری بە پێدانە خانەنشینیان زێدە بە خەلکێکی کو ئەسڵدا پێتیوی خانەنشینیە نەبووە ئەسڵدا شایستەوی خانەنشینیە نەبووە بەلکو ڕێکاوی پرۆژەی ڕێکخستنەکە ji bo wê genderiya ku hinda sala her du hizbên de salidarêketî û partî kirî di pêdana imtiyazata bi pêdana خانەنشینیا bi pêdana wê çendê ku xelkî li baregehên hizbî dawame bikin lê parêj hikûmetê werbikin belkû rêkxistineke tu wê çendê da ji bo yekê bi şêwazekê dibê mîkanîzmeka dî rêkareka qanûnî bû ve bibînin û pareyê wan bihête sabitkirin nek û parê wan bihête birîn lewra ez negeş bînim bi vî projeyê ku ev proje bişêtin çaksaziyeka temayî biketin di sekterên hikûmraniya Herêma Kurdistanê di sekterên giştiyên vê herêmê da çunkî ev çaksaziyê eger binavê çaksazî binav bikin ev çaksaziyek ku خەرجە دا تێتەکردن لێ ئەگەنیک ئەوە چاکسازی داهاتی دا بهێتەکردن ئایا داهاتێوی وڵاتی چ لێت هێتن ئەوە چاکسازیە دەما تۆ بهەی داهاتێوی وڵاتی شەفاف و دیار بکەی ji بۆ خەلکێکی ji بۆ هاوڵاتیان هەرێما کوردستانێک و ئەبروکە خەلکی هەرێما کوردستانê çi kesek nizanîtin dahatێوی وڵاتی çend و kîvê و çi lêt hêt û ji çi têtin eger evroke dahatê nexte ئەوە یەک لەو پرۆژانەیە کە حکوومەت خۆی ئامادەکاری بکردو ئامادەی کردووە نردویتە پەرلەمان دواتر لە ڕێ لیژنەکانەوە گفتوگۆ لەسەرکراوە ئێستا لە نێو هۆڵی پەرلەمان قسەی لەسەر دەکرێت یعنی بە بیرڕای ئێوە حکوومەت مستعیدە ئامادەیە یعنی ڕژدە لەسەر ئەوەی کە بیەوێ چاکسازی ئەنجام بدا ڕەنگە حکوومەت حەز بکات دوێ مەرحەلەدا هەندە چاکسازیا بکات چونکی ئاستێتی گەشتنا خەلکی گەشتی ئاستێکی ئیدر ئەوەی گەندەلیە کول هەرێما کوردستان هەیە قبیل ناکەن بڕاستی و ئەگەر دەستی نەبەن ji بۆ چاکسازیە و چاکسازیە نەکەن بڕاستی خەلکی هەرێما کوردستانی چیتر تەحملات دەستێ دەسەڵاتە هەرێما کوردستانی نامینیتن و دێجادە بنە مەیدانە داخستکردنا مافێتوان لەوڕا حکوومەت ئەبروکە نەچار بووە ji ber zexta zora opozîsyonê û zexta zora cemawerî û xelkê herêma Kurdistanê û cadê destî betin ji bo çaksaziyê destpêkê ji wekû min de diyarkin rêkxistinekê biketin piştîngî dest bi çaksaziyê biket li wî demî de bîte çaksazî û umêd dê bû xelkî ziviritin dema çaksaziyê dahatî da diket nek çaksaziyet xerciya da biket baş کاک موسلیم لەو نێوەندەدا ڕۆلی پەرلەمان چۆن دەبینی بە تایبەتی ئێستا ئەگەر دەستەواژەکەم دروست بێ دەبینین پەرلەمان بە دوو ئاراستەیە بەوەی کە بەشێکی ئەوەی کە دەسەڵاتدارە بە ڕوونتر بڵین لەگەر پرۆژەکەدا بە کۆی گشتی ڕەنگە ئەوانیش قسەیان لەسەر بێت لەلایەکەی دیکە ئەو تێبینیانەیە کە ئێوەی پەرلەمانتار لەسەر پرۆژە یاساکەتانە بە تایبەتی لەوەی کە خانەنشینی کە نابێت لە 400,000 کەمتر بێت دەمەوێت بزانم پەرلەمان بەگشتی لەو نێوەندەدا دەتوانێت چی بکە بە تایبەتیش لەو کاتەوەی کە پرۆژەکە لە نێو لیژنەکاندا قسەی لەسەر دەکرێت ڕاستە خۆی پەرلەمان موسسەیەکی گەورەیە دامەزراوێکی زۆر گەورەی مامەستا محەممەد سەرپەرشتی کۆی موسسە و دامەزراوەکانی ترەکە لە وڵاتە بۆیە ئەرچی زۆر قورسە بەو پێش پەرلەمانتارەکان ڕنگ بێ پشکی شێریان بەرکەیلەوەی کە چۆن ئیش لەسەر ئەم پرۆژەیە دەکەن کە لە حکوومەتەوە هاتووە ڕاستی لەو ڕۆژەی کە بڵێن لە ئەتوانن لە کۆتایی ساڵی ڕابردووە کە هات دانیشتنی یەکەمی لەسەر کرا ئەم پرۆژە یاسایە تەسلیمی حوت لێژنەکرا لە پەرلەمانی کوردستانە کۆمەڵێک دانیشتنی لەسەر کراوە لە هەموو لێژنەکانە کۆی فراکسیۆنەکان قسەی وردیان لەسەر هەبوو کە بەوتەی سەرۆکی لێژنەی دارایی کە نزیکەی 68 ساعات نزیکەی کۆبوونەوەی لەسەر کراوە دیارە ئالۆگۆڕی لەسەر کراوە ڕاستی لەسەر ئەم پرۆژە یاسایە شتی ینی وردبینانە بڵێن شتی لێ زیاد کراوە شتی لێ لابراوە و لە دوو دانیشتنی ڕابردووی پەرلەمانی کوردستانیشە دەرکەوت کە بەڕاستی تموحێکی زۆر هەیە بە وردی بە چڕی لەسەر کۆی خاڵ و بڕگەکان پەرلەمانتارەکان هەمووی قسەی لەسەرەکەن ئەم پرۆژێ بەڕاستی ئاسان نییە وەک کسیپان لە بەشێکی قسەکانی باسی ئەوەی کرد ئێمە مادام پرۆسەیەکی چڕی گەندەڵیمان هەیە لە ساڵانی ڕابردووە ئاسان نییە بڵین بە ڕۆژێک و جوان چارەسەر بکرێت ئەوە بەڕاستی ئەبێت دەست ببین بۆ کۆمەڵێک مەلەف بۆ کۆڤڵێ بوار
بە هەماهەنگی نێوان پەرلەمانتارەکان و بە هەماهەنگی نێوان لایەنەکان و بە هەماهەنگی نێوان فراکسیۆنەکان ئەبێ بەڕاستی ئەو بەستەڵەکی گەندەڵی و جۆرێک لە نادادگەری و نایەکسانیە بشێندرێ بەڕاستی ئەوەی ئێستا ئومێدێکە بەڕاستی دەستپێکێکە بیدایەتێکە بۆی کە بتوانین ئێمە دەست بۆ کۆمەڵێک مەلەف بین کە تا ئێستا بڤە بووە ینی خاوێنکردنەوەی کۆمەڵێک بابەت کە بۆ نمونە لیستی شەهیدانە زۆرێک و زەوەندێک خەڵک بە ناوی شەهید خزێنراوەتە ناو لیستی شەهیدان کە بەڕاستی ڕۆژێک ینی ئەسڵەن شەهید نەبووە مەبرنی اعتیادی مردووە بە ڕووداوێک مردووە شەهید بە شەهید حساب کراوە مەسەلەن بۆ بڵێ کۆمەڵێک ئیمتیازات و ماف کە دراوەتە کە سوکاری شەهیدان ئێستا خەڵکێکی زۆر لێی مستەفید دەڕەنگ بێ شایستەی ئەوە نەبن لێ مستەفید بن کۆمەڵێک مەسەلەن لە بواری خانەنشینی سەربازیە خەڵکێکی زۆر خزێنراوەتە نێو خانەنشینی پێشمەرگەوە ئەو لەوانەیە ڕۆژێکیش تەنیا کەسێک پێشمەرگە نەبوو بێ بەڵام بە پێشمەرگە حساب کراوە مەرتەبەیەک دراوە بە کەسێک لەوانەیە شایانی ئەوە نەبوو بێ ئەو مەرتەبەی پێ ببەخشرێ یا مەسەلەن بچێتە ئەو پلەیەوە بۆی بەڕاستی گەندەڵی زۆرە لەو بوارانەی کە ئێستا لەم پرۆژەیە باس کراون ئێمە تموحمان هەیە بۆی کە ئێمە قسەی وردمان لەسەری کردووە وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بەڕاستی لەسەر پرۆژەیە کۆمەڵی نەزەری فراکسیۆن وەردەگرن لە ڕێی جەنابتەوە کاکسیپان لە ماوەی پێشووترا کۆمەڵێک ڕەنگە بە درێژایی کاری پەرلەمانی کۆمەڵێک پرۆژە یاسایی زۆر چاکە بوون کە لە پەرلەمانی کوردستان دەچون بوون بە یاسا بەڵام لە بواری جێبەجێکردندا ڕۆڵێکی ویان نەبووینیوە لە باشکردنی بژێوی هاوڵاتیان ئایا لەو کاتەدا لەو پرۆژە یاسایی کە بە ناوی چاکسیازی هەیە هاوڵاتیان ئومێد هەڵچنن متمانەیان بەوە بێ کە بەشێکی ژیانیان وەک ئێوە دەڵێن بەشێکە لە ڕێکخستن نەک ئەوەی چاکسازی بەشێکی ژیانن بە ئاڕستەی باشتر بڕوە دناوی پرۆژەیدا نەبارم خەلکیی ئومێدەکە بین چونکی هیچ کارێکیان هیچ خاڵک نییە کووت بەرژەوەندی هاوڵاتیاندا بشێوەیەکی گشتی زۆربەیە هاوڵاتیان یان فەرمانبەرن حکوومەت هەرێما کوردستانی زەرمەر نەژیوی پرۆژەی چکی زۆربیان دەرماڵەتوان هێنە برین ژناواوی پرۆژەیدا خوددان پێتیوێن تایبەت ئاسایی لەنێو پرۆژەکەدا بەێ فەرمانبەری ئاسایی هەند جوان فەرمانبەرهان لە فەرمانگەهێن حکوومەتیان لە وەزارەتن حکوومەتی دەرماڵەتوان دهێنە برین ئەوە زەرارە ببان فەرمانبەرات کەویتن هەم دناواوی پرۆژەیدا خوددان پێتیوێن تایبەت بە حەز لە هاتیەکردن و ڕێژەیەکە زۆر شوان خوددان پێتیوێن تایبەت دەبێ بەش بن ژوارگرتنە 150,000 دینارە کو بەشێ یەک ڕۆژە پێداویستیان توانێت تەندروستی ناکەتن لەوڕە خەلکی چه ئومێدێک ببێ پرۆژێ هەبیتن لێ دڵنیام حکوومەت هەرێما کوردستان دەبی پرۆژەی جێبەجێکەتن چکە پرۆژە وان هەنارتیە دەبیتە هەندێک بۆ بەگاراندنا کوژمەیەکی زۆرێ پارەی ji بۆ دەولەتێ لێ ئایا ئەو پارە دەچ لە هێتن ئەوە جێ پرسیارە ji ئەنجامێبی پرۆژەی کو بناف چاکسازی کوژمەیەکی زۆر چکی مەرەمە حکوومەت تێژبی پرۆژەی بەگەڕاندنا پارچەیەکە زۆرە پارەیە ji بۆ حکوومەتێک دەتوی پەرلەمانتار بپرسێ کە ئەو زیادەی یان ئەو بڕەپارەیە کە دەبڕدرێ و دەمێنێتەوە لە پلە تایبەتەکان چی بەسەردەی ئەوە جێ پرسیارە ئایا ئەف پارادی چ لە هێتن لەوڕە ماوەکو فراکسیۆنە نەوینوێل پەرلەمانی کوردستان مە چەندین پشنیار کرینە لەسەر ئەو پارێک و ژوی پرۆژەی وەدگەریتن ji بۆ خانەنشینیە بهێتە دابینکردن ئەبروکە خانەنشینێک لە هەرێما کوردستانە پشتی 3 ساڵاش خزمەتکردنێ 220,000 دینار عێراقی وەدگەریتن ئایا 220,000 دینار چ پێتیوی ژیانەوەی دابینکردن کە سندوقی خانەنشینی کە دەبواە سندوقێک بێکارە بێ هیچی تێدانە سندوقە خانەنشینە هەمی وڵاتە سندوقە خانەنشینی خەلکی ئومێدێک بێ سندوقە خانەنشینی هەیە لێل هەرێما کوردستانی سندوقژی بێقیمەت کردە خەلکی چباری بە سندوقە ژینەمە ئەبروکە دڵنیاوێت چەند دەبیت و پشتی خانەنشینی پارەی بهێتەدان چکی وەکو سندوقە 50 شێر لە هەرێما کوردستانە هزاران دلار تێداون لە ئەبروکە 1 دینار صندوق خانەنشینێدا نامایە یا ئەن صندوق 50 شێرێدا نامایە کو تایبەت بۆ نەخوشێن 50 شێرێ ئەوە ژوێ چەندە دیارکرد و خەلکی ئومێدەکوێ چەندێ نامایە کو ئەبروکە ببی ڕەنگی ببێ شێوازن ژێک جودا و صندوق خانەنشینی بهێتە دانان لەوڕا الڤێرێ ماوەکو فراکسیۆن نەوینێ من ئاخفتن ناخۆک و تەمام بکەم مەداخازەوەی چەندێک کرد ئەف پارێک و ژە ئەنجامێ بی پرۆژێ وەدگەریتن مەداخازەوەی چەندێک کرد مە پشنیار کرد و ئەف خاڵە ناوەوی پرۆژەدا جێ بگریتن وەگەریتن زبوو خانەنشینین مەدەنی جبوایەکی خانەنشینیان مەدەنیش 500,000 دینار عێراقی کەمتر نەبیت وەکو کەمترین خانەنشینی جبوایەکی خەلکی ئومێدێک بۆ خەلکی چێ ببیتن کو ڕاستە ئەنجامە بێ پرۆژە چاکسازی خەلک ژێ سوتمان بووە ئەوەی کە حکوومەت لە خانەنشینی مەدەنی دایناوە بە چ ڕێژەیەک دانراوە نامەوی پرۆژەیدا هیچ تشتێک تێدا نەهاتێ دیاریکردن کا بچ ڕێژە بیتن باشە دەگەڕێمەوە کاک موسلیم دەمەوێت ڕوانگەی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بەگشتی لەسەر پرۆژە یاسایەکە بزانم و دەتانەوێت داکۆچی زیاتر لە چ خاڵی بکەنەوە ئەمە دیارە لەسەرم پرۆژە یاسایە مامەستا محەممەد سەرەتایی هاتنیان پرۆژە یاسایە
بۆ پەرلەمانی کوردستان بە وردی و بە چڕی ئێمە بەڕاستی وردبینیمان بۆی کرد چەندین کۆبوونەوەمان لەسەری کردو بە تایبەت لەسەر ئەم پرۆژەی ئاسا وەدید و تێڕوانونی بۆ چوونی خۆمان لەسەر کۆی پرۆژەی ئاسایەکە لەسەر مادە بە مادە و بەرگە بە بەرگەی بەڕاستی دیاری کردووەوە خستومانە ڕوو لە کۆبوونەوەکانی ڕابردوو لە پەرلەمانی کوردستانە ئێمە هەمیشە بە شێوەیەکی گشتی پێشەوەی تایبەتی کەینەوە لەسەر ئەوە بووینە هەر شتێک لە بەرژەوەندی و مەساڵح و سوودی خەڵکی هەرێمی کوردستان و کەمە موچەکان و خانەنشینی کەمە موچەکان و فەرمانبەری ئاسایی بێ ئێمە پشتیوانیان دەکەین ئێمە ڕای خۆمان دەرگەڕی لە کۆبوونەوەکانە و قسەی چڕمان لەسەری کردووە پشتیوانی هەر کەسێکیش بووین و هەر قسەیەکیش بووین بەڕاستی کە لە مەساڵحی بەرژەوەندی خەڵک بوو بێ ئەوەی ئێمە داکۆچیمان لەسەری کردووە ئەوە بۆ بەڕاستی لە حاڵی حازریە بەرزکردنەوەی ئاستی کەمە موچەکانە بەڕاستی کە ئێمەش پێمان وایە هەم لە فەرمانبەرانی ئاسایی و هەر لە ینی لە سلکی سەربازی و پێشمەرگە قارەمانەکانەوە لە هێزەکانی پۆلیس و ناوەخۆ لە خانەنشینیان کە بەڕاستیەوە کاکسیپان باسی کرد ئێمەش داکۆچی چڕمان لەسەری ئەوەی کردووە کە ناکرێت دوای چەندین ساڵ لە خەبات و لە خزمەت و داکۆچیکردن و پێشکەشکردنی خوێن و قوربانیدان کابرا بە 220,000 دیناریان خاوەن پێداویستی تایبەت و چاودێرانی کۆمەڵایەتی بە کەمتریش لە 200,000 دینار خانەنشین بن کە بەڕاستی بۆ واقعی ئەمڕۆ بەڕاستی ئەوە نرخێک نییە کە پێی بژی ماڵ و منداڵی پێبڕێەوە بی ئێمە داکۆچی ئەوە تەواومان لەسەرەوە کردەوە کردومانە تەمەرجیش بەڕاستی لە لەو پارە و داهاتە زۆرەی کە لەو خانەنشینی پڵە باڵاکانە کە ئەگەڕێتەوە بۆ حکوومەت کە زیاترە بەڕاستی لە 3-4 ملیارێک کە ئێمە داکۆچی ئەومان لەسەر کردو بەڕاستی کە وەزارەتی دارایی و حکوومەت پابند بێ بەڵێن بدا بۆی کە ئەم داهاتە زۆرە سوودی لێ ببیندرێ بۆ بەرزکردنەوەی ئاستی موچەی کەمە موچەکان و خانەنشینی کەمە موچەکان بۆی کە بتواندرێت لانی کەم لە 400,000 کەمتر نەبێت ئێمە داکۆچیمان کردووە لە نێوان 400 بۆ 500,000 بێ تا ئەو کاتی سوودێکی تایبەتی لێ ببندرێ خۆتان نەزان لە هەرێمی کوردستانە لە ماوەی 27 ساڵی ڕابردووە سندوقی خانەنشینی ناوی هەبووە بەڵام بوونی نەبووە لە ژمارە 27 ساڵی 2006 ئاماژەی پێکراوە بەڵام لە هەموو مانجێکە 100 موچەی هەر فەرمانبەرێک جێردراوە تۆ بەڵام لە کاتێکدا ئەم سندوقە بوونی نەبووە وەک کاکسیپان برای بەڕێزم باسی کرد خۆتە زانن وشەی سندوقداریمی کوردستانە زۆر بەهایەکی بەرزی نییە چۆکە ئێمە ئەزانین لە سندوقی شێر پەنجەمان هەبوو نزیکەی 110 ملیار دیناری تیا بوو دواتر ینی بەکارهێنراوەتەوە لە باتی لەو بواری تایبەتی خۆیان بەکاربهێنرێتەوە بەڵام بەکارهێنراوە لە بابەتی موچە و قەیرانی دارایی لە ساڵانی ڕابردووە بۆیە ومێت دەکەین ئەم بڕیاران و ئەم یاسایی کە دەرەچێندرێ بەڕاستی حکوومەت لی پابندە بە دەرەجەیە کە بە ئەرک و دڵسۆزی خۆی هەڵسێکە وەکو خۆی جێبەجێ بکە ئەم بڕیارە نەبێتە بڕیارێک کە حکوومەتسپان باسی لەوە کرد بەهۆی ئەوەی کە حکوومەت با بەو دۆستەواژێ بڵێم لە قازانجی حکوومەتدایە حکوومەت پێی و پابند دەبێت خۆی ڕاستی بڵێن حکوومەت هەمیشە درەنگتر و یان سستر ئەچێتە ژێرباری ئەو بڕیارانەیە کە تەبعی مالیان هەیە چونکە خۆتان نەزان ئێستاش ئەو بڕیار و ڕاستپاردانی کە لەم پرۆژه یاسایە هەیە ئەبێ زۆر نکۆڵی ینی زۆر داکۆچی بۆ بکرێت زۆر پێداگیری بۆ بکرێت بۆی بچەسپێنرێن بۆیە جێگیر بکرێن کە بچێتە ژێربار ئەو بڕەپارێ زیادەی کە ئەمێنێتەوە لە کەمە موچەکان بەکار بهێنرێت بە بڕیار لەم یاسایە جێگیر بکرێت کە دوجار حکوومەت بچێتە ژێرباری بەڕاستی لە 400,000 خانەنشینی لە هەرێمی کوردستان کەمتر نەبێ بۆی بەڕاستی پێویستی بە داکۆچیکردنە پێویستی بە چەسپاندنە پێویستی بەوەیە کە بەڕاستی کۆدەنجی لەسەر ئەوە بێ کە ئەم پرۆژه یاسایە لە مەساڵحی خەڵکی هەزار و فەرمانبەر و موچەخۆرانی هەرێمی کوردستان دوجار یەکلا بکرێتەوە کاکسیپان کە ڕەنگە ئەگەر پرۆژه یاسایەکە دەربسوێندرێ دیسان فۆکس و تەرکیزەکان لەسەر ئەندامانی پەرلەمانی کوردستانە ئەگەر بێت و بابەتەکە لە بەرژەوەندی کۆی موچەخۆران و هاوڵاتیان بەگشتی نشکەیە و ڕەنگە گلەیەکان ڕوبەڕووی پەرلەمانتاران بکرێتەوە لە ئێستادا پەرلەمانتاران بەگشتی یان پەرلەمان دەتوانرێ حکوومەت ملزەم بکە بەوەی ئەو خاڵانەی کە ئێوە وەکو فراکسیۆنەکان هەتانەکە لە بەرژەوەندی هاوڵاتیانە ئەوە جێگیر بکرێ و ئەوە جێبەجێ بکرێ ئەو خاڵێن کومە پیشنیارکردن دناوا ڕنشنا پەرلەمانە کوردستانی و پاڵپشتیا تەمامە پەرلەمانتارە وەرگرتی کوژبوویەکێ دناوا لیژنە یاساییدا بخنە بەرنامەکار و لە ڕۆژە پێشەمی دەنگ لەسەر بهێتەدان ئەمە پیشنیارە وای چەندێک کرێک و ئەفخاڵە هاتن جێهێنکردن یا گرنگ ئەوە دناوا هوڵا پەرلەمانی کوردستانە بە چەند پەرلەمانتار دەتگەلوێت چەند دەبن ئەبروکە دەنگیر سەر هەندێک بدەن ئەو خاڵە جێگیر بێت
کو ئەف کوژمێک و دڤەگەریتن بکەوێتە خزمەتە خانەنشینیادا یان چەند گەلوێ چەند دەبن وەکومە پیشنیارکردیم کو دناوایی ڕەشنووسی پرۆژەیدا ژی هاتیە خادان پێتیڤەن تایبەت کوژمێوان وەدگرن 150,000 دینار عێراقیە مەداخواستێک و بیتە 300,000 دینار عێراقی ji بوان خوددان پێتیڤێن تایبەت و هیچ فەرمانگەهەکە حکوومەتی دەوامێ ناکەن یان کو موچەی حکوومی لە بەرامبەردا حکوومەت باز لەو بکە کە لە بارودوو خۆشی سەختی داراییە توانای ئەوە نییە بکەوێتە ژێرباری ئەو بارە قورسە دارایی کەواتە لەوێرە ئەگەر حکوومەتی ئاخفتناوی ئەوە بیتن بەرن کەواتە ئەوی پرۆژەی هیچ مفایەکش بۆ هاوڵاتیان نابیت و بتنێ دە هاوڵاتین هەرێما کوردستانی زەرمەند بن نەک دێ مەفادار بن باشە چ خاڵیشت کە زۆر وەکو فراکسیۆنینەوەی نوێ لە ڕوانگەی ئێوە جێگەی بایەخە گرنگترین خاڵ دناواوی پرۆژەیە و مە ئاماژە پێکری سێ خاڵ بوون یەکەم خانەنشین مەگوت خاڵە دیاک و هەری گرێمە ئاماژە پێدا مەداخوکی لێکی لژێ خاڵە یەکیا پرۆژە هەتاک و دوماهی خاڵمە ئاماژە پێدا حتاک و هویان دەرچوان دنێژی مە ئاماژە پێدای نەمانە خانەنشینیا پلەیان باڵا بشێوەیەکی گشتی وەکو تاکە فراکسیۆن بە هوڵا پەرلەمانی کوردستانەوێدا مەداخوازاوێ چەندێک کرد و خانەنشینیا پلەیان باڵا نەمینیتن ب چ شێوازێکی ڕەوایە پشتی 4 ساڵان خزمەتکردن دناوە هوڵا پەرلەمانی کوردستان و دناوە پەرلەمانی کوردستانێدا بهم خانەشینکردن بەسەر سەرویا 3-4 میلیۆنە یان پێشتر پترژە 6 میلیۆن 200,000 دینارە ji بۆ هەر مەهەیەکی خانەنشینی وەرگرتن دیگەلوێ چەندینە بەگەرنە سەر کارم بۆچی بابەتەکە تەنها لەسەر ئەندامانی پەرلەمانی کوردستانە لە کاتێکدا بە پێی ئەو ئامارەنی کە هەیە زۆرترین خانەنشینی لە دەرەوەی یاسایە خۆ ئەندامێکی پەرلەمان بەرگری نەبی لە پەرلەمانتەرات بەڵام ئەندامێکی پەرلەمان کە بابەتەکەی دیارە بە شێوازی یاسایی وەزیرێک بابەتەکەی دیارە بە شێوازی یاسایی بەڵام لیستێکی زۆری وەزیر هەیە کە لە ڕۆژان وەزیریش نەبوو خانشینکرایە بەڵێ ئەڤین کۆ چارچوبی هەروێ پرۆژه یاسێدا خەڵک تایبەت هەیە پێ چەندێک و ئەڤین کۆ ڕێکخستنە خانەنشینێن پلەباڵە بە شێوەیەکی گشتی و پێشتە نەبووە گۆری گوتنە وەزیرێ دارەژ و پترژ 400 کەسانە بە پلا بریکار و وەزیر یەک ڕۆژی نەوەزارەتێک دیتە نەک فەرمانبەری حکوومەتی بووە لێ خانەنشینیا پتر 6 میلیۆن حکوومەتیش بە پێ گوتنا حکوومەتەیە بە وەزیرێ دارایی ئاماژە پێ چەندەیە لێ ماوەکو فراکسیۆن مەداکوکیل سەروێ چەندێژی کرد و مادە 15 دناوە ڕەشنووسێوی پرۆژەی داهات بوو vekirina hesaba bankî hikûmetê têda diyar kiya hesaba bankî dê veke hemî kesîşên hesaba bankî veke bes eger çi pare têda nebît giring ew vekirina wê hesaba bankî sercem parê paşkevtkiriye fermanbera û xanenişîna di nava wê wê hesaba bankî da bihête sabit kirin her kesek bizanî çend pare wî têda ye digel wê hindê da jî ev pare ji bo bac û rûsumatê dewletê bihête bikar înan hebî ke mamelî pê bikat bele bişêtin heqê avê bidet karebê bidetin xeramatên hatin û çûnê bidetin her tiştekî dî ku girêdeyê hikûmetê bîtin bacên hikûmetê birêka wê hesaba bankî bidetin digel wê çendê da jî mehane kojmeyekî ji wê hesaba xwe bişê derbixîtin ev dilînyabûna hawlatiyane ev piştrazbûna hawlatiyane ku paşkevtê wan dê vegerît û dêşên werbigrin qisەی حکوومەت لەبارەی پاشەکەوت چییە دەربارەی پاشەکەوتی پتنی ئەو چەندە دیارکن و حسابا بانقی دێتە بکردن تەنها حسابەکە بانقی ئەڤاڵە باشە ئەvە ژی مژیلکردنا خەلکیە ji بیربنا پاشکەوتێ موچەیە لێ bi şێوازێکی دیە قانونی vedîtina تایبەتمەندیەکە قانونی ku ew jî vekirina hesabaka bankê lê hesabaka bankiya vala fermanber jî hiç mufayekî jê nabîne baş کاک مسلم قسەی هەرە گرنگ یاخود گفتوگۆ و مشتومڕی زیاتری نێوان ئەندامانی پەرلەمان و قسەی خەڵک و شەقامیش لەسەر خاننشینی پلە باڵاکانە ڕوانگەی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لەو بابەتە خۆی لە ڕاستیە ئەم بابەتە بیر و خەیاڵی هەموو خەڵکی لەسەر ئەم خاڵە بوو وەک بەڕێزت باس کرد ینی سنگ و قورسایی کۆی پرۆژەکە چوە سەر ئەم خاڵە بەداخۆکە نەبووە بووە چونکە ئەو خاڵانەی کە پێشتر باسمان کرد ئەو بابەتانەی کە پێشتریش باسمان کرد ئەوانەش سنگ و قورسایی زۆریان هەیە یعنی ئێمە نزیکەی ملیۆنێک و دوای سیستەمی بایۆمەتریکە ملیۆنێک و 300 شتێک هزار بوو ئێستا ملیۆنێک و 200,000 فەرمانبەرمان هەیە کە باس لە خاوێنکردنەوە و ڕێخستنەوەی دەرماڵەکانەکە ینی ئەو مەترسیی گەورە بوو ملیۆن 200,000ش خاوێن نییە بەتەچیت ئەمە ینی ئەوە قسە لەسەر ڕێخستنەوەی دەرماڵەکانیان بوو قسە لەسەر ینی ڕێخستنەوەی دەوامی یان مەرتەبە و پلە و ناونیشانیان بوو کە ئەوە بەڕاستی ئاخیری ئێمە باسمان کرد وتمان ئەبێت ئەوە زۆر قورسە ینی بەبێ ئەوەی دیاری بکرێت لێژنەیە سەرپەرشتی بکە کەسێکی معنی سەرپەرشتی بکە باس کرا بۆی کە هەر وەزارەتێک کاروباری ڕێکخستنەوەی فەرمانبەرانی بکە ینی اینجا ئەگەر ڕێک بکرێتەوە
ئەوەی پلە باڵاکانیش ئێمەوەکو بەڕاستی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئەوەی کە پێشووتر هەبوو پێمان بەڕاستی نادادی و نادات پەروەرێکی زۆر بوو لەسەرەوەی کە ئێمە ئەسڵەن شتێکی ترمان بەهەڵە ئەزانی مامۆستا محەممەد خۆی کێشەی خانەنشینی لەو کاتەوە دەست پێەکە پێشەوەی بینە سەر خانەنشینیەکە لەوەی کە موچە چۆنە ئەمە پێمان وایە نابەرامبەریەکەیە لە موچەکانە ینی کاتێک کە موچە زۆرە بێ خانەنشینیش زۆرە بێ چونکە بە سەدای ئەم ڕێژەیە خانەنشینی دیارەکرێت بۆ ئێمە پێمان وا بوو ئەسڵەن ڕێژەی موچەکەش کەم بکرێتەوە بۆی کە تۆماتیک ئەو کاتە خانەنشینیەکەش کەم ئەبوویەوە بەڵام دوجار ئێمە پێداگریمان لەسەرەوە کرد بەڕاستی ئەم ڕێژەی ئێستا هەیە زۆر نابەرابەریەکە زۆر ناچوونیەکە و زۆر نادات پەروەری تێدا زۆر بە ڕێژەی 1970 کۆی موچە و دەرماڵەکان ئەبێ زۆر کەم بکرێتەوە کرا بە 1970 ئێمە هەر ڕازی نەبووین دوایی کرا بە 150 ئێمە سەقفی ئەعلامان 150 دانا کە زۆرێک خەڵکی بەڕاستی من پرسیارم بوواتوە خەڵکێک بەهەڵە حاڵی بووە 150 کۆی پەرلەمانتاران ناگرێتەوە لەوانەیە 115 110 پەرلەمانتاران بگرێتەوانەی کە ئەزمون و خزمەتی فعلیان هەیە لە ڕابردووە با من تەمەنیشم 45 ساڵ بێ بەڵام ئەگەر هاتو خزمەتم زۆر نەبوو بەشێکی زۆری ئەو پەرلەمانتارە بەڕێزانی ئێستا هەن خزمەتی ئەو 4 ساڵە پەرلەمانیان هەیە کە پێشتر خزمەتیان هەیە ئەو کاتە لە 115 ڕنگ بێ موچەکەیان زیاتر نەبێ بۆی بەڕاستی بەڕای ئێمە هەموو شتێک دوو ڕەهەندی هەیە مامۆستا محەممەد سلبیاتی هەیە و ئیجابیاتی هەیە ئێمە لەگەڵ ئەوەیە بەڕاستی موچە سفر بکرێتەوە بەڵام لەگەڵ ئەوەشە سلبیاتی خۆشی ئەبێ ئێمە گەڕبین باسی کاری پەرلەمانتاری بکەین بەڕێزان چۆ کاری پەرلەمانتاری یەکێک لەو پرسیارانەی کە زۆر خەڵک باسی ئەکا ئەوەیە ئایا کاری پەرلەمانی چی فەرقێکی هەیە لەگەڵ کاری فەرمانبەرێکی ئاسایی ئایا چۆن ئەبێ پلەی باڵا هەبێ و پلەی ئاسایی هەبێ ڕنگ بێ ئەوە بگرێتەوە کە ئەرچی وەزیفی پەرلەمانتارێک جیاوازی هەیە لەگە ئەرچی وەزیفی کەسێکی ئاسایی کە لە فەرمانبەرێکا دانیشتووە بۆ چونکە من دەستگایەکی تەشریعیم یاسا بۆ هەموو کۆمەڵگە دانم من دەستگایەکی ڕقابیم چاودێری بەسەر هەموو فەرمانبەر و دام و دەستگا چاودێریەکان بۆ تەنها لەسەر پەرلەمان لە کاتێکدا ئەوەی باس بەڵێ بەتەئکید ئەوەشیان خەلەلێکی گەورەیە بۆ چونکە بەڕاستی پەرلەمان بە هەدەف گیراوە پەرلەمان بە هەدەف گیراوە بە ئامان گیراوە کە لە سەنجی بێتە خوارەوە ئێمە بە بەرچاوی ئێمە ئەبینی ڕۆژانە بەڕاستی خەڵک چ قسەیەک بە پەرلەمانتارەڵێ قسەیەک بە پەرلەمانەڵێ بەڕاستی ئەوە نادی دەگرتنی کاری پەرلەمانتاریە پەرلەمانتار بەڕاستی ئەگەر ئێمە کار و پیشەکەی بە نادیدە بگرین ینی ئەوە لە بەرامبەر ئینسافیەکە بەڕاستی خەڵکێک کە گلەیەکە ڕوبەڕووی چووی ئەندامی پەرلەمان دەکاتەوە لەوە سەرچاوە بکری کە لە کاتی نێواندا دەنجی بەجەنا بداوە دواتریش پرسیار لەوە دەکە کە نەتوانی بەرگری لە من بکەی یعنی ڕەنگە حەقیشی هەبێت کە گلەیت لێ بکە ئەزانم بەڵام لە دەرەوەی ئەو بابەتە کە بەشێک لە ڕاگەیاندن بەمەران باسی کاری پەرلەمانتاری دەکەیان زۆر جار باز لەوە دەکەن هەندێک حیزب کە دەسەڵاتی هەیە بەمەران دەیەوێت کاری پەرلەمانی بە شێوەیەک لە بەرچاوی خەڵک ناشرین بکە کە متمانە بە بابەتی دەنگدان و هەڵبژاردن و بابەتە نەمێنێ بێگومان ئەخر مەبەستم ئەوە ینی کاری پەرلەمانی جیاوازی هەیە لە کاری دەسەڵاتی جێبەجێکردن کە حکوومەتە بەشێکی زۆرمان ئەم دووکارە تێکەڵەکەی ینی ئیشی پەرلەمان یاسا دەرکردنە تەشریعە کە یاسا دەرەکەی بۆ بابەتێک کە ئەزانی خەلەلی تێدایە هەمواری یاسایەک دەکەی کە ئەزانی لەگەڵ زروف و زەمەنی ئێستا ناگونجێ وە چاودێریکردنە بەسەڵ دەسەڵاتی جێبەجێکردنە ئەوەی دیکە دەسەڵاتی جێبەجێکردن جێبەجێکردنی ئەو یاسایە کە لە پەرلەمانەوە دێ یعنی ئمە نابێ کارەکان ینی تێکەڵ بکەین ئەوە کە خەڵک بەشێکی کارەکان تێکەڵەکە پەرلەمان یاسا دەرەکە بەڵام لە جێبەجێکردنی یاساکەیە ڕنگ بێ پشکی شێر بکەوێتە سەر حکوومەت یاریمی کوردستان ئێمە بەس دەستگایەکی ڕقابی بمەسەریەوە ئەوەی کە ئێستا شێ بەڕاستی من دڵسۆزیەک ئەبینم بەوەی کە لەسەر پرۆژه یاسایە کۆی پەرلەمانتاران بەڕاستی بە ئینسافەوە بڵێم کۆی پەرلەمانتاران داکۆچیان لەسەرەوە کردووە کەمترین موچە زیاد بکرێ کەمترین خانەنشینی زیاد بکرێ و پێداگری لەسەرەوەکەم بەڕاستی کەمترین موچە بکرێ بە 400 لە 500 کەمتر نەبێتەوە بەڕاستی ئێمە ئەم دڵسۆزی ئەبینین دەنگدانەکە لە پەرلەمانە کەواتە هەمووی بەرگری طبعاً بێگومان هەر پەرلەمانتارێک بدوێنین کاک موسیم لەگەڵ ڕێزم باز لەوە دەکات کە بەرگری لە مافی هاوڵاتیان بەگشتی دەکات کەواتە ئێستا تۆپەکە ئەگە دروست بێ لە یاریگای پەرلەمانە بەوەی کە لە بەرژەوەندی هاوڵاتی بشێتەوە ینی ئەو هەماهەنگی نێوان هەموو فراکسیۆنەکان دەبیندرێ کە بەشێک لەو ئیمتیازاتانی کە پێویستە بۆ هاوڵاتی و بۆ موچەخۆر دابین بکرێ خۆی مامۆستا محەممەد ئێستا لە پەرلەمانە پرۆژه یاساکە کۆتا ڕۆژ کە دانراوە ڕۆژی پێنجشەمە کە دانراوە بە خوێندنەوەی سێم لەسەم پرۆژه یاسایە دەنگدانە ئیتر ئەو پەرلەمانتارە بەڕێزەی کە لە دانیشتنی دووەمە قسەی کردووە ئەبێ ساحێبی قسەی خۆی بێ بەڕاستی دانیشتنی دووەم قسەکان کران
هەمومان دڵسۆزی مەبەست خۆمان لە کاتی پەرۆشی دەنگدانە. خۆمان بەڵێ. پەرۆشی خۆمان بۆ بەرگە بە بەرگەخ بادە بە مادەی پرۆژه یاساکە دەربڕی بە بەرچاوی خەڵکەوە کە بەڕاستی لە میدیاکان پەخشەکرا پەخشی ڕاستەوخۆ بوو. ڕۆژی دەنگدان ڕۆژێکی ئەساسە بۆی کە ئێمە دەنگ ئەدەین لەسەر هەر مادێک کە ئێمە بەدڵمانە و دژی هەر مادێک ئەبین کە بەڕاستی ئێمە پێی رازینین بۆی بەڕاستی ئەو ڕۆژە بۆی کە ئێمە ویژدانیان مرتاح بین دڵسۆز بین بۆ ئەو مادێک ئێمە بەدڵمانەوە بڕوامان پێێتی لەگەڵ قەنەعات و بیر بۆچوونی خۆمان بەڕاستی ڕێک و دروستە ئەو ڕۆژە پرۆژەکە دەخدەکەوێت یاخود مادەمە مادە ئەخوێنرێتەوە ئایا دەنگدان بە چۆنێک ئەبێ ئەو مادێ تەسپیتە بێ جێگرە بێ لە دوایی یا کۆی پرۆژه یاساکەش ئاخرێتە دەنگدانەوە کە ئومێدەوارم بەڕاستی پەرلەمانتارە بەڕێزەکان وەک چۆن بە پەرۆشیوە قسەیان لەسەر کۆی بڕگە و مادەکانە کە لە ڕۆژی دەنگدانیش بەو شێوەیە بڕوا بۆی کە بەڕاستی دڵسۆزیمان لە پەرلەمان زۆر مامۆلای کاگوستیم قەرە بوو دەکەمەوە هەرسێ سەرۆکایەتی هەرێمی کوردستان سەرۆکایەتی حکوومەت سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئەوەی کە دەبیندرێ ڕێژەیەکی باش لە موچیان هەیە بە تایبەتیش هەندێک ئیمتیازات کە ڕەنگە هاوڵاتی ئاسایی سەری لێسوور بوونێ کە بە شێوەیەکی ئازادانە لە بەردەستیانە لەو پرۆژە یاسایی چاکسازی دەتواندرێ ئەو بابەتەش یەکلایی بکرێتەوە و بتوانری پەرلەمان قسەی لەسەر بکە نەخێر ناوەوی پرۆژێدا هیچ گوتنێک یان هیچ وی پرۆژدا هیچ خاڵێک ئاماژە پێوێ چەندێ ناکات کە ئەو داهات بەردەستێ کاربەدەستن باڵایەن هەرێمە کوردستانی یان وەکو ئەو بوو جال بەردەستێوان یا تایبەت و چێن تەعاملە پێ بکەن هیچ ئاماژەیەک دناوەوی پرۆژێدا پێ نەهاتیێدان ئەوەژی وێ چەندێ دیارکردن و ئەف پرۆژە وەکو من دیارکی بتنێ ڕێکخستنە هیچ شتێکی دینینە باشە بە بەردەوام ڕۆژانە خەڵک ئەوەی کە دەرچووی زانکۆ پەیمانگەکانە داوای دامەزراندن دەکات لە کاتێکدا ئەوەی دەبیندرێ حکومت توانای ئەوەی نییە کە فەرمانبەری بەردەوام و ئاساییش موچەی پێ بدرێت چۆن دەتوانرێت لە پەرلەمانی کوردستان کە ڕەنگە لەو بابەتی چاکسازیە ناویان نەبێ بەڵام داکۆشیان لێ بکرێت هەر دناوەوی پرۆژێدا هەواڵەتمان لە فراکسیۆنە نەوەی ئەو پێشنیارەژی کردە کول vەگەڕاندنا وی پارێ و کۆمڤەکردنا داهاتی هەرێما کوردستانێدا ساڵانە ڕێژەیەک بێتە دیارکردن ji بۆ دامەزراندنا دەرچوێن زانکۆ پەیمانگەها 7 ساڵە لە هەرێما کوردستانی کو پتر ji 200,000 خوێندکارین دەرچوێت زانکۆ پەیمانگەهانە دەرچوێن لە زانکۆ پەیمانگەین هەرێما کوردستانە هەتان و کە نەهاتینە دامەزراندن لێ ئەvە دناوەوی پرۆژدا ڕەنگە جێ خوب درستایی نەگریتن گرنگە لە بودجا ساڵانە حکوومەتە هەرێما کوردستانی دەما دەهێنێریتە پەرلەمانی ڕێژەیەک بێتە دەستنیشانکردن ji wê budcê ji bo vekirina میراکاتا ji bo vekirina damezrandina fermanberan bi şêweyekî giştî her wasa lê giring e jî pêda çûn dirêxistina van fermanbera da jî bihêtekirin bi rastî heta ku sîstemê xanenişînî bi şêwekê kara cêxû negirîtin ji bo yekî ev fermanberê ku temenê digihîte temenê xanenişîniyê xanenişîn bît û ji bo yekî xelkekê dî bihêteşînê lê ev rûke fermanberên herêma Kurdistanê bi şêweyekî giştî hemî rêkarekê digirine ber demek ku temenê digihîte xanenişînê jî xanenişîn nebît çukî dizayên dema xanenişîn bû ew kojmê ku heyvana pêtê dan hiç pêdawîstiyekawiya rojane dabî naket li wera di nava vî projeyê de giring e ew çend li ber çav bihête girtin hem fermanberên girêbest تر 3000 فەرمانبەرین گرێ بەستەنە مامۆستاین گرێ بەست ئەڤل دەستپێکی بهێنە هەمیشەی کردن لە شینەوانژی فەرمانبەرانی گرێبەست نەکراوە پیش ڕەنگێکی بەحث لێ نەهاتی باشە خۆ پێشتر حکوومەت باسی لەوە کرد کە فەرمانبەرانی گرێبەست بە تایبەتی ئەوەی مامۆستایانە دادەمەزرێن بەڵێ حکوومەتە هەرێما کوردستانی ئاماژە پێی چەندێکیدا بۆ کو پێشیا وەرزە سەرمایە دە نەفتەژی بەڵا بکەین لێ بە وەرزە سەرمایە دەربازی بوو زۆربای خەلکی نەفتژی نەوەرگرتیە عیبرەت جێبەجێکردنا گوتنادا گوتنە ئاخفتنی زۆری ئاسانەژی بۆ هەر کەسێکی حکوومەتی بریاردا بوو مامۆستانژی بدامەزریتن ئەبین کو گرێبەست لە حەتان و کە کەس نهاتیە دامەزراندن فەرمانبەرن گرێبەست پێداچوونێ بکە و پرۆژەیەک بوو پەرلەمانی کوردستان و پەرلەمانی کوردستانی مای 2 هەفتیاندا حکوومەتیژی بۆ یەکی پێداچوون لەسەر وێ چەندی بێت کو حکوومەتی داخواست کرد و دێ پێداچوونێ تێداکەن دەستپێکی ژێف پرۆژەژ بۆ حکوومەتی هات بۆ هەنارتن ji بۆ یەکی فەرمانبەرین گرێبەست ببنە هەمیشەی و حکوومەتی ڕازی بوونا خول سەر دیار کرد لێ دەما هاتیە پەرلەمانی و ji بۆ یەکی خاندنایەکی بۆ هاتە کردن
یەکسەر جارەکەی هاتە هەناردن ji بۆ حکوومەت و دنابەرە حکوومەت و پەرلەمانی داژی حکوومەت دەبێت گۆڵاخۆ بکات و بخۆ بکاتە دەستکەف ji بۆیەکی دامەزراندنە ئەوان فەرمانبەرێن گرێ بەست پەرلەمانیش دەبێتن ئەو دەستکەفتە ji بۆ پەرلەمانیتن دنابەرە پەرلەمانی حکوومەتێدا فەرمانبەرێن گرێ بەست زارارمەندمون باشە پەرلەمان توانێت ئەوەی هەیە کە نەهێڵێ حکوومەت گۆری لێ بکە بە تایبەتی لەو بابەتانێکە باست کرد بەڵێ پرۆژەیەکە دەنگین پێتیڤین پەرلەمانتارە ئیمزال سەرکردیا و هاتی هەناتن ji بۆ حکوومەتە چونکی هەر پرۆژەیەک لە گۆری پەیڕەوێ تازەیە پەرلەمانی کوردستانی هەر پرۆژێک کوڕە هەندێک دارایی هەبیتن بێت لە پێشوەخت لە دەمەخاندنایەکیش بۆ حکوومەتە بهێتە هەنارتن و ڕایە حکوومەتە و ڕازەمەندی حکوومەت لەسەر بهێتە وەرگتن ئایا حکوومەت دشێت وی چەندێ بکەت یانە لێ من پێسەیرە حکوومەت هەرێمان کوردستانی ئەوان گرێبەستاناکەتە هەمیشەی چونکی گرێبەست دەما دەبیتە هەمیشەی موچوی کێمتر لێ دێتن یعنی ئەڤژی پارەیەکی دی ji بۆ حکوومەتێ زڤریتن لێ ڕەنگە سستی و خابیت ڕێڤەچوونە کاروبانە حکوومەتێ شێوەیەکی گشتیدا هەیە لەو ڕەحەتانوکە بریال سەرێ چەندێژی نەدا ئەگەر نە پەرلەمان دشیا دمایە هەفتەیەکیدا ئەبی پرۆژەی دەربکەت و حکوومەت نەچار بووی جێبەجێکی نەدا لێ دیارە پەرلەمانیش نەڤە یاسایەکی دەربخیت و حکوومەت جێبەجێ نەکەت لەو ڕادنابەرە حکوومەتێ و پەرلەمانیدا فەرمانبەرێن گرێ بەست باجێت دەن کاکسیپان چینێک کە لێنێ و کۆمەلگەی ئێمەدا هەیە و چینی کەم ئاندامانە ئەوانەی کە خاوەن پێداویستی تایبەتن بە تایبەتیش ئەو ڕۆژەی کە خوێندنەوەی یەکەم بۆ ئەو پرۆژە یاسایە دەکرا بەشێکی زۆریان لە بەردەم پەرلەمانی کوردستان بوون بەڵام ئەوەی کە باز دەکرێت کە ئەو بوتەی هەیەە کە ڕێژێکی یەکجار کەمە ئەویش دەبڕدرێ چۆن دەتوانن داکۆچی لەو چینە بکەن کە لە کۆمەلگا مافخوراون دیارە لە دەما خاندنا دوێ لە یەکەم ڕۆژەوە هژمارەکە خوددان پێتیبین تایبەت بەردەم پەرلەمانی کوردستانê خڕڤەبوونێکی ئەنجامدا و دناوەیە خڕڤەبوونێدا ئامادە بووین و پەیامەوان گەهاند پەیامەوانژی دناوە هۆڵا پەرلەمانی کوردستانێدا بە فەرمی مەجێوێ کرد وەکو پشتنیار دناوەوی ڕشنووسێ پرۆژەیدا ji بۆیەکی لە ڕۆژە دەنگدانێ بخرێتە بەرنامی کار و دەنگ لەسەر بهێتەدان داواکاریتمان بوی ڕەنگی بوون ئەو هاوکاریان ئەو بەخشینە کوپاتێدان کو 150,000 دینار ببیتە 300,000 دینار دیگەل وێ چەندێژی ئەو فەرمانبەرن کو لە کارتی حکوومەتێ دامتکەن و فەرمانبەرن حکوومەتە نەخودان پێتیڤین تایبەت لە گۆری وی پرۆژێ ئەو 150,000 پێدان دێتە هەڵواشاندن و حکوومەت بە ڕێکارەکەدی دێ پارەیەکی ژوێ ئەخیدە سەر موچێتوان لێلڤێرێژی دیارە ئەڤژی دەبیتە هۆکارەوەی چەندی ئەو 150,000ژی بدرستایی نەچنە سەر موچەوان ڕەنگە 50,000یان کێمتر دەچنە سەر موچەوان مەلڤێریش داخازل وێ چەندێک کرد ئەو خاڵە بهێتە زێدەکردن 150,000 بچنە سەر موچەوان فەرمانبەر ئەوین و خوددان پێتیڤین تایبەتون لە کارتی حکوومەتێ دامێ دیکەن ئەوین و فەرمانبەرن حکوومەتێژینین کوژمان ببیتە 300,000 دینار چونکی بەڕاستی 150,000 دینار هیچ پێداویستێکە خوددان پێتیڤین تایبەت دابینداکەت ئەگەر ڕاستە مەدبێت ئومێدێ پێشترژی من گوت ئەگەر ڕاستە مەدبێت ئومێدێ بۆ خەلکی بزڕین و خەلکی ئومێد ببێ کابینێ هەبیت و خەلکی ئومێد بە پەرلەمانی هەبیتن بەڕاستی دەبێت ئەوین و لە دەنگدانە خاندنا دوێدا ما مناقشت سەرکین هەرێکی لە جێخۆ ڤایە بەرگریێژی مافێن هاوڵاتیان بگەت دەبێت خوددان ئاخفتنا خۆبیت و لە ڕۆژە پێشەمبیژی دەنگی بوان پشنیارە بدەت ئەوێت کوت بەرژەوەندی هاوڵاتیاندا ئەوژی زێدەکەنە خانەنشینێژ بۆ 500,000 نەمانە خانەنشینیا پلەیەن باڵا هەروەسا یا خوددان پێتیڤین تایبەتژی و موچا بەهێ زێدەکردن و vekena hesaba bankî jî کوژمیان بهێتە دابینکردن و بشێن مەهانە ژێ بکێشن بەڵێ کاک مسلیم دەمەوێت ڕای جەنابەت بە فراکسیۆنی کۆمەڵ لەسەر بابەتی خاوەن پێداویستی تایبەت وەکەم ئەندامان بزانم کە ئەو ڕۆژەش ئەندامانی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لە بەردەم پەرلەمان لە نێویاندا بوو. بەڵێ دیارە بابەتی بەڕاستی کەم ئەندامان و بەڕاستی چاودێرانی کۆمەڵایەتی کە بابەتێکی هەستیارە ینی حەقی خۆیانە لە مێژە بەڕاستی زوڵمیان لێ دەکرێت ینی ئەوەی کە بەشێکی کەم لە موچیان هەیە و موچەی ساڵێک پێشستا ینی ئێستا وەرەگرن بەڵێنی بەداخەوە کە بەشی نزیکە 84,000یان کە تا ئێستا موچەیان پێ نادرێ لە چاودێرانی کۆمەڵایەتی هیوادارین بەڕاستی بۆی ئەم پرۆژە یاسا موچەکانیان بۆ بگەڕێنرێتەوە دەست پێ بکاتەوە بە پێدانی موچەکانیان و ئومێدەوارم وەک چۆن لە خاڵێکە لەم مادەیە باس کراوە ئەو موچەی کە وەری ئەگرن بۆیان بکرێت بە دەرماڵە و دووقات و سێقات بکرێت چونکە خۆتانەزان 100,000 و 150,000 بڕێک پارەیە کە ئەمڕۆ بەڕاستی ئەرزشێکی وایە لەگەڵ واقعی ئەمڕۆیە بۆ ژیان و گوزەران و حاڵیان ئێمە بەڕاستی پێداگریمان لەسەر کردووە زۆر بە دڵسۆزیش پێداگریمان لەسەر کردووە بۆی ئومێدەوارین لە دەنگدان و لە خوێندنەوەی سێمە بەڕاستی ئەو قسە و توێژانێک کە ئێمە لەسەرمان کردووە لەسەر ئەو خاڵانە بەوردی
بەڕاستی جێگای خۆی گرتپێ و دەنگدانی پێویست بەدەست بێنێ و پەرلەمانتاران و کۆی پەرلەمانتاران خۆیان بکەنە ژێر ئەرک و مەسئولیەتێکی قیامەتی و دنیاییەوە کە وا بکەین کە ئێمە ڕوومان هەبێ بەرامبەر خەڵک وا بکەین کە بەڕاستی ئەو کەمە موچانە موچەکانیان بەرز بکرێتەوە خانەنشینە کەمەکان موچەکانیان بکرێتە ئاستێکی پێویست لەگەڵ ڕەنج و خەبات و ماندووبوونیان بگونجێ وە پەرلەمانتارانش بەڕاستی دەرونی خۆیان ئاسو دەکەن. منەزانم بەڕاستی لە هەرێمە گەندەڵی بەڕاستی بە بەرنامە کراوە و بەڕاستی گەندەڵیەکان گەندەڵی ئیدارین، گەندەڵی سیاسین، گەندەڵی کۆمەڵایەتین، بەڵام بەڕاستی پێویستی بە ئەرکێکی گەورەیە، پێویستی بە دڵسۆزیێکی گەورەیە، پێویستی بە خۆتەکاندن و هەنگاوێکی گەورەیە. هەموو شتێ هەموو کارێکیش بدایەتێکی هەیە، ینی ئەوەی کە ئێستا هەیە ڕاستە لە ئاستی تموحانی ئێمە باسمان کرد ئەبوو لە داهاتە بووە لەگەڵ ئەو هەموو داهاتە زۆرێکی ئێمە هەمانە نازانین چی لێ چۆن وەبەرهەم دێ لە چیا خەرجەکرێ بەڕاستی لە ئاستی گەورەیە کەس ئاگاداری نییە. بۆ نمونە ئێمە پەرلەمانتاران لە ڕنگ نایزانین وەزیرە بەڕێزەکان لە وەزارەتی معنی خۆیان نازانێ، بەڵام ئەوەی کە هەشە کە خەرجیە ئومێدەوارین ئەم خەرجیە بەڕاستی ڕێک بکرێتەوە تەنزیم بکرێتەوە ئەوەی کە شایستەی نییە هەڵبووە شێندرێتەوە. من دڵنیام لەوەی 100% کە بەڕاستی ئەگەر ئەم پرۆژه یاسایش کە لە ئاستی تمۆحی زۆر کەسێکمان نییە زۆرێکمان نییە ئەگەر بەوردی بە شێوەیەکی دڵسۆزی بگاتە جێی خۆی ئەرچی سەرشانی حکوومەت سووکەکە بەرامبەر بە فەرمانبەرانی گرێبەست کە بتوانێت بەڕاستی تەعینیان بکە بەرامبەر مامۆستایانی گرێبەست بەرامبەر وانە بێژانی مامۆستایان بەرامبەر خۆبەخشەکان کە ڕۆژانە تەلەفۆنمان بۆ دێ نزیکەی 5,000 کەسم بەڕاستی لە نەخۆشخانەکانە دام و دەستگایەکان کە بە وتەی وەزیری تەندروستی بەڕاستی ئێستا وای لە هاتووە نەخۆشخانە هەیە 100 کارمەندی خۆبەخشی هەیە بە ڕۆشتن و واسێنانیان لە ئیشەکانیان بەڕاستی پەچی بنکە تەندروستیەکان و نەخۆشخانەکانەکەوێ بەڕاستی ئێمە مەسئولیەتێکمان لەسەرشانە کە ئێمە چەند ساڵێکە بەڕاستی بوجە نایەتە پەرلەمانی کوردستان کە بەڕاستی ئەوە ئەرچێکی سەرشانی حکوومەتە لەمە دووە بودجە بێتە پەرلەمانی کوردستان بۆی کە لە ڕێەوە بە دیاریکردنی بودجە بە ڕێژەی بودجە ئێمە کۆمەڵێک کێشەمان لە کۆڵە بێتەوە کە ئازانی داهاتمان چەنە بێ و خەرجی لەمە دوای حکوومەت بەشی چەندەکە و خەرجەکانی چۆنە بێ و لە چیا سەرفەکرێت. کاکسیبان کاتم کەماوە بەڵام بەگشتی لەسەر کۆی پرۆژە یاسایەکە بە تایبەتیش ئەوەی کە ڕۆژی پێشەممە هەموو بازدەوە دەکەن کە کۆبوونەوەیەکی یەکلاکەرەوەی بە تایبەتیش ئەوەی کە لە دوو ڕۆژی ڕابردوو ئەندامانی پەرلەمان بەشێکی زۆریان لەسەر هاوڵاتی بەجواب بوونەوە قسەی خۆیان کردو بەوەی کە بابەتەکە بەلای هاوڵاتی دابشتێتەوە. چاوەڕوانی ئەوە دەکەن کە چۆن ئەو بابەتە یەکلای بیتەوە بە تایبەتیش کە خەڵک چاوەڕوانە بە تایبەتیش موسەخۆرە. ئەگەر پەرلەمانتارن بەڕێزن پەرلەمانی کوردستان مەهەمیە پێک بێت مێژوویەکیش بۆ بێ خۆڵە پەرلەمانی تومار بکەین و ببیتە دەستکەفتێکش بۆ بێ خۆڵە پەرلەمانی سەرجەم فراکسۆن بە وێت ئەم گەلوێ چەند دەبین ئەو پشنیارن کۆم زۆربەیە پەرلەمانتارن ژێک جوداکردین دڕنیشتنا دوێدا دەرحەقوان گوتنت خۆدا دەرکەین و ڕازگۆ بین دیار خەلکی خۆ نەبتنێژ بۆ خاندنا دوێدەوەکو مزایدەك سەر شاشەیە خانەنشینی ڕات بکەین و لە ڕۆژە دەنگدانیش دەنگیل سەر نەدەین یان مۆچی خانەنشینی پشێوەیەکی گشتی داخوازاکەین بۆ ناوی بکەین لە ڕۆژە دەنگدانێ دەنگیل سەر نەدەین بەلکو دەبێت بەڕازگویانە دیگەلوێ چەندەدا بین ئەبروکەل بەرەیە خەلکی بین هەم پاشکەوتێوان هەم خانەنشینی بەهێزێ دەکردن هەمژی خانشینیا پەرلەمانتارە بە شێوەیەکی گشتی نەمیتن چکە بێت ئاماژە پێ چەندێم زۆر بکورتیم هیچ ڕەوانینە ئەف ڕێژا و بێ جارێژی هاتی دەستنیشانکردن و زۆربەیە پەرلەمانتارانژی پشگیری کرد و ئەوژی بڕێکەفتنە لایەنین سیاسیین هەم بەشدار لە حکوومەتێدا و لایەنی سیاسیە کە ئۆپۆزیسیۆنژی دناوە پەرلەمانی کوردستاندا ڕێکەفتن سەر هاتێکردن و ڕێژەیە کاتێ دەستنیشانکردن بەڕاستی هیچ ڕەوانینە پەرلەمانتارێک و بهێتە ناوا پەرلەمانی کوردستان پشتی 4 ساڵە پترژ 2 ملیۆن دیناری عێراقی بهێتە خانەنشینکردن و خزمەتاوی بتنێ 4 ساڵ من بەلکو ئەو بیڕەنگی تشێت خزمەتەکە دی بکات گرنگە بەس لەسەر ئەندامانی پەرلەمانە یاخود هەموو خانەنشین بەگشتی خانەنشینی پلا بلند بە شێوەیەکی گشتی نەبتنێ پەرلەمانتار لێ بۆچی پەرلەمانتار بیتە هەدەفە گشتیە سوسیال میدیا و یا هەوڵەتان چونکی پەرلەمانتار بە دەنگی خەلکی دەهێتن مافێ خەلکیش گلێش پەرلەمانتاری بکات گلێش وەزیری ناکەتن چونکە بە دەنگی خەلکی نەچوێ گلێش وەکیل وەزیری ناکەت چونکە بە دەنگی خەلکی نەچوێ لێ چونکی ئەم بە دەنگی خەلکی هاتینە لەوڕە دەبێت بەرەیە خەلکی بین ژ مافێن خۆش ببین بەلکو کارژ بۆ دەست بە ئینانە مافێن هاوڵاتیان بکەیت کاک مسلیم کۆتا پرسیارم کۆتا قسەر لەسەر ئەو هەماهەنگە دەبینی کە کاک سیپان باز لەوە دەکات کە بابەتێکی مێژووی تۆمار بکەن هەموو فراکسیۆنەکان هەموو ئەندامانی پەرلەمان بەگشتی ئەو پرۆژە یاسایە ئەو خاڵانە پەسەند بکەن کە لە بەرژەوەندی هاوڵاتیانە بەگشتی ئەوەی لە کۆبوونەوەی دانیشتنی دووەمی لە خوێندنەوەی دووەمی ئەم پرۆژە یاسا لە پەرلەمانی کوردستانە نزیکە 14 ساعت بەڕاستی ئێمە قسەمان لەسەری کرد و
بە وردی باسی هەموو بەرگۆ بابەتەکانە کە ئومێدێکم لێ هەڵچنیوە بەڵام ڕۆژی دەنگدانیش بەڕاستی ئەساسە. ئایا تا چەند ئێمە پابندین بەو قسانێکە لە خوێندنەوەی دیۆما کراوە، چونکە بەڕاستی کۆمەڵێک بوار و کۆمەڵێک بابەتی زۆر گرنگ باسکران کە ئەبێ ئیرادەی لایەنە سیاسەکانیشی لەسەر بێ بۆ چونکە هەندێک بابەت هەبوو باسکران پەیوەندی بە لایەنە سیاسەکانەوە بۆ نمونە خاوێنکردنەوەی لیستی پێشمەرگە، خاوێنکردنەوەی لیستی شەهیدانی وەزارەتی کاروباری شەهیدان، چون بەڕاستی ئەوانە ئاسان نینە. ئەگەر ئیرادەیەکی سیاسی گەورەی لە پژنە بێ من گومانی خراپم بەوەی کە پەرلەمانیش یاسا دەربکات دوجار وەکو چەندین یاسا ئەکەوێتەوە و بەزمەرەکەوی سەر کاغاز ئەمێنێتەوە جێبەجێ ناکرێ. بۆیە ئومێد ئەەکەم لایەنە سیاسەکان پشتگیری ئەم پرۆژە یاسایە بکەن و وەک چۆن وەزیرە بەڕێزەکان لە ناو پەرلەمانە هەنێک حەقایقیان خستە ڕوو و هەنێک تموح و بڵێن داخوازیان خستە ڕوو کە ئەوان بە تەنگ جێبەجێکردنیان پرۆژە یاسایەوەن ئومێدەوارین لە داهاتووە ببینین ئەم پرۆژە یاسایە جێگایەک بگرێ و کەمێک لە ناڕەزایەتیەکانی شەقام کەم بکاتەوە و بتوانین حەقێک بدەین بەو لایەنانی کە باسمان کرد لە کەم ئەندامان لە مامۆستایانی بەڕێز لە کەمە خانە لە کەمترین موسیقانە نشینان بۆی کە بتوانین حەقیقیان پێ بدەین ئێمە دڵسۆزی خۆمان لە داهاتوودا بۆیان جێگیر بکەین و بسەپێنین. زۆر سپاس بۆ هەردوو بەڕێزان زۆر بەڕێز مسلیم عەبدوڵای قەسرێ ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی، زۆر بەڕێز کاکسیپان ئامێدی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی نەوەی نیوز. سپاسان دەکەم کە میوانی ئەو زارەی بەرنامەی من بوون لە پایتەختەوە. سپاس بۆ ئێوە بەڕێزان و خۆشەویستان، سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم، خواتان لەگەڵ.